Okay, okay, I'll get out of your way. But don't go to Red Hat's grandmother's house because the house is Dutch. I am not going there. Get out of the recording. I have read this story. Did you hear the Red Hat story? Well, I'm the Red Hat girl. My name is Red Hat. I have never read this story. Shh, be quiet. Don't hurry, you won't eat quiet. Katya! I will come again! Thank you, Rangers! Bye! Bye! Why are you crying? In the room with my grandmother. I'm so lonely, listen to my heart. سەرتا بەخێر بێن زۆر سوپاسدانەکەم کە بەشدار بوون لەم فستیڤالە جوانەی خوێندنگی کورجینێستی بنەڕەتی ئێمە ئەمڕۆ ڕۆژی 25/2015 ڕۆژ فستیڤالی ساڵانەی خوێندنگی کورجینێستمان ئامادە کرد بە چەند چالاکیەکی جۆراوجۆری خوێندکارە ئەزیزەکانمان و لەگەڵ ئەوە جوانی گوڵمان دەرخست لەم ڕۆژەیە سوودەکانی گوڵ ئەو بەرهەمانی کە لە گوڵ دروستەکرێ ئاشتامان کرد بە مناڵان و میوانەکان و هەموو شوێنەکانمان بە گوڵ ڕازاندەوە بۆیچی مناڵەکان ئیتر گوڵ لێ نەکەنەوە گوڵیان خۆش بوێ هەموو مانە جوانەکانی گوڵمان لەم ڕۆژەیە دەرخست بە هاوکاری مامۆستا خۆشەویستەکانم.